یەکێتی تۆپی کوردستان بە ئامادەبوونی سەر زەمەندامانی یەکێتیەکە بەڕێری دەستپێکردنەوەی چالەکیەکانیدا کە یەکی مانگی داهاتوو خولی فوتساڵی ناوی کچان و خولی لاوانی کوردستان دەست پێ دەکات و ڕۆژی شەمەش لەگەڵ یانەکانی تری خولەکانی تر کۆ دەبنەوە. کۆبوونەوەی ئاسایی خۆمان کرد بۆ بڕیارماندا بە دەستپێکردنەوەی هەموو چاڵاکیەکان یەکێت تۆپەی کوردستان هەموو چاڵاکیەکان هەموو خولەکان دەست پێ بکەینەوە بەس هەر یەکە لەوە وەختی خۆی خولی فوتساڵ بەخۆی دەست پێ دەکاتەوە ڕامانگر بوو دەست پێ دەکاتەوە لە یەکی دوازە دەست پێ دەکاتەوە یانێ و هەینێنە هەینێ تر هەروەها خولی لاوانی پلەنایبیش ئەمیش هەر لە هەمان ڕۆژ دەست پێ دەکات لە یەکی دوازە دەست پێ دەکەوە سەبارەت بە خولی نایاب و پلە یەک و پلە دوو پلە سێوانە ڕۆژی شەممە کۆبوونەوەی ئاساییمان هەیە لەگەڵ گشت یانە پلە نایەبەکان و یانە پلە یەکەکان ئەویش بۆ تاوتۆکردنی چۆنیەتی بەڕێوەبردنی خولەکە و هەروەها دانانی ئەو کاتێک کە خولەکان بڕوە سەبارەت بە یانەکانی کەرکووک ئەمەگە کێشەیەکمان هەبێت لەوێ ئەمیش ئەوەیە یانەکان هەموو سەرپشکراینە ئایا بەشداری دەکەن یان بەشداری ناکەن هەر یانێک ئەگە بەشداری نەکە دەتوانێت بەشداری نەکە بەڵام لە هەمان ئاز دەمێنێتەوە یانی ئەوی پلە نایەبە لە پلە نایەب دەمێنێتەوە ئەوی پلەیەکە لە یەک دەمێنێتەوە بەڵام ئامە چیمان کردو لۆ ئەوەی بە یاریزانەکان بتوانن بەشداری بکەن هەموو یاریزانەکانی ئەو یانانە بۆیان هەیە بەخواستن لە یانەکانی هەموو کوردستان یاری بکەن تەنها بۆ ئەو وەرزە کە ئەو وەرزە تەواو بوو بۆیان هەیە هەر یەکەیان بستەوە یانەی خۆی.